ئێمە وەکو سەرپەرشتیار لە تیمی هەڵواسین لە مەڵبەندی سێ هەولێری کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی دیارە ئێمە دەستمان بە بانگەشە کردووە بە هەڵواسینی ئەو پۆستەر و لافیتانەی کەوا لە ڕێگای حزبەوە بۆمان ئاراستە کرابوو. دیارە ئێمە ئەو ساڵ هەروەکو ڕێنماییەکان لە سەری خۆماندا هاتووە حیساب و بە شێوازێکی شارستانیات ڕێکلامەکانی خۆمان بکەین و هەڵواسینی پۆستەراتی خۆمان بکەین بۆی کەوا ژینگە پیس نەکەین و لە هەمان کاتیشدا دیارە ئەو ساڵ یاخود بڵم لەو هەڵبژاردنەدا پۆستەراتی کۆمەڵی ئیسلامی بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە ئەویشیان ئەو هۆکارەیەکەوە کەمترین خەرجی تێدا سەرف بکەین لەبەرەوەی ئێمە بتوانین ئەو خەرجیە لە خزمەتکردنی خەڵک سەرف بکەین بۆیە هیوادارین کەمکردنەوەی لافیتە و پۆستەراتی لیستی کۆمەڵی ئیسلامی خۆی لە خۆیدا ببێتە مایەی بانگەشەیەک کەوا هاوڵاتیان و خەڵکان بزانن نیشانەی ئەوەیە کەوا ئێمە خزمەتی خەڵک دەکەین بەو پارەیە بۆ ئەوەی کەوا کەمترین لافیتە و پۆستەرمان کردووە و بە هەمان کاتیشدا ئێمە حیسابی هاتوچۆ و ئەوەمان کردووە کەوا هیچ کاتێک لە کاتان داوای ئەوەمان نەکردووەکەوە ڕێگای خەڵک بگرین بۆیە تیمەکانمان ئاراستە کردووە بەوەی کەوا بە شارستانیەت و ڕێگای هاتوچۆ بکەنەوە و ژینگە بپارێزن و هەروەها بانگەشەیەکی سەردەمیانە بکەین بۆ ئەوەی کەوا لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی ببێتە لیستێک کەوا هەموو خەڵک شایەدی بۆ بدات.